إذن القضية ليست قضية بيت غير مرخص. هەرکاتێک باز لە مزگەوتی ئەقسا و شاری قودس و سیاسەتە دژمنکاریەکانی قەوارەی جوولەکە بەرامبەر بە فەڵەستین و پیرۆزیەکانی دەکرێت، ڕائید سەلاح یەکێکە لەو کەسانەی زۆرترین ناوی دەبیسترێت. ئەو تەمەنی 59 ساڵە و بە شێخی ئەقسا ناسراوە. ڕائید سەلاح یەکەم کەسێکە کە کاری بنکۆڵکردنی مزگەوتی ئەقسا و شاری قودسی ئاشکرا کرد کە سەرەتای مێژوەکەی لە سەردەستی بەریتانیا بۆ کۆتاییەکانی سەدەی 18 دەگەڕێتەوە. سەلاح سلێمان ئەبوو شەقرا لە دەی تشرینی دووەمی ساڵی 1958 لە ناوچەی ئومفەحمی باکووری فەڵەستین لەدایک بووە. هێشتا تەمەنی 21 ساڵ بوو لە ساڵی 1970 بۆ یەکەم جار لەلایەن هێزەکانی قەوارەی جوولەکەەوە دەستگیر کرا و بە 6 مانگ زیندانی سزادرا. لەو ساڵەوە تا ئێستا لە پێناو پاراستنی ئیسلامەتی قودس و مزگەوتی ئەقسا ململانەی قەوارەیەکی داگیرکەر و پڕچەک و جبەخانە دەکا. لەو پێناوشدا چەندین جار ڕوبەڕووی گرتن و زیندانی بۆتەوە و هەموو جۆرە زیندانیەکانی تاکە کەسی و بە کۆمەڵ و بە ئەشکەنجەی تاقی کردوتەوە. بەڵام ئەو هەر کاتێک بڕیاری دەستگیرکردنی بۆ دەردەچوو دەیگوت بەندکردنم کەمترین باجە من لە پێناو سەرخستنی مزگەوتی ئەقسای پیرۆز دەیدەم. گرتن و دادگاییکردنەکانی ڕائید سەلاح هێندە زۆرن ئەگەر لە نێو ماڵپەڕی گۆگڵدا بە دوای ناوی ئەو پیاوەدا بگەڕێی تەنها فەرمانی دەستگیرکردن و سزای زیندانی و ڕەتکردنەوەی ئازادکردن و هەوڵی کوشتنی دەبینیتەوە. ڕائید سەلاح جگەلەوەی لە ساڵی 1996ەوە وەک سەرۆکی بزوتنەوەی ئیسلامی باڵی باکووری فەڵەستین هەڵبژێراوە و لە کار بەردەوامە بۆ 3 ماوەی هەڵبژاردننی سەرۆکی شارەوانی شارۆچکەی ئومفەحمی دووەم گەورەترین شاری عەرەبی ئیسرائیل بووە. نارێتی ڕائید سەلاح و ژمارەیەک سەرکردەی دیکە لە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی و چوونە نێو کنێستی ئیسرائیلی وای کرد زوتنەوەی ئیسلامی بۆ باڵی باکوور و باشووری دابەش ببێ. شێخی ئەقسا هەرناو بەناو هەنگاوەکانی قەوارەی جوولەکەی داگیرکەر بۆ بنکۆڵکردنی مزگەوتی ئەقسا و شاری قودس هەوڵە بەردەوامەکانی ئەو قەوارەیە بۆ گۆڕینی باری دیمۆگرافی بۆ جیهانی عەرەبی و ئیسلامی و ئازادی خوازانی جیهان ئاشکرا دەکات. پیاوێک گەنجێتی و ڕیژڕەش و جەستەی چالاک و گورجوگۆڵی لە ناساندنی دۆسیەی ڕەوای گەلی فەڵەستینی و شاری قودس و مزگەوتی ئەقسادا بەرەو کۆتایی دەهێنێت و هۆشداری بە موسڵمانان و دڵسۆزانی پرسی فەڵەستینی دەدا کە دوور نییە ڕۆژێک بێت و کاتێک لە خەو هەڵدەسن هیچ شوێنەوارێک لە مزگەوتی ئەقسا و مێژوو کەلتوری نەمابێ. لەبارەی بڕیارەکەی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا کە قودسی وەک پایتەختی ئیسرائیل ناساند، ڕائید سەلاح لە پەیجی تایبەتی خۆی لە فەیسبوک نووسیویەتی ئێستا کاتی ڕاپەڕینە، تەنها ڕاپەڕین على القضية الفلسطينية لأنها ستؤدي مباشرة